بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. من كنا مريان ولدن رسولك باوشي هانوم سرتا سپاس و ستایشی خوای تبارک و تعالی اکین و سپاسی قوتابخانه کوشش اکین بو او چالاشی که انجامی ده لبو پولی دوکان هیوادارم سرکوتو بو لشساق بن ان شاء الله. و بالنسبه قوتابخانه کوشش یک کلو قوتابخانه‌ای کالا شاری هولی ناوبانگی باشی هي هیوادارم بروبران و اداره فرمانبران و کارمندانی او قوتابخانه سرکوتو بنو لشتان ساق بو هیوادارم چالاشی تر بقوتر لم قوتابخانه بەردەوام ببێت و ببینین ئێمەش. سڵاو ئەو کاتتان باش سەبارەت بە چالاکیەکەی ئەوڕۆ قوتابخانەی کۆشش چالاکیێکی زۆر بەسوود بوو و چێژبەخش بوو لە بۆ داکوبا بوو قوتابیەکانیش هیوادارم بەردەوام بن دەستخۆشیان لێ دەکەم و قوتابیەکەی مە لە باخچەی ساوایانەوە هەتا ئێستا لێکوانەی و بەردەوام ئاستی بەرەو پێش دەچی و زۆر سوپاسی مامۆستا و بەڕێوەبەرانی قوتابخانەی کۆشش دەکەم و دەستخۆشیان لێ دەکەم.